لەبارەی زادیەوە. تایبەتمەندیەکانی قۆناغی ئامادەیی چین. قۆناغەکە ناوی ئامادەیی ئامەدی ئیسلامیە. بەو پێیەی پێویستە لە ئامادەییدا بینای جومگە سەرەکیەکانی سەقافەی خۆت بکەیت. ئامادەیی پرۆگرامێکی گشتگیری لە بوارە سەرەکیەکانی خوێندنی تێدا کۆکراوەتەوە. ئاستەکانی سەرەتا لە پۆلی یەکەمەوە دەخوێنیت و دواتر لە پۆلی دووەم و سێیەم تێیدا قاڵ دەبیتەوە. هەروەها ئەو زانستانەی کە زۆرن سەرەتاکانیان لە پۆلی یەکەمەوە دەست پێ دەکەیت و لە پۆلەکانی دواتردا بەشەکانی تری دەخوێنیت. تایبەتمەندی پۆلی سێیەمی ئامادەیی ئامەدی ئیسلامی چییە؟ پۆلی سێیەم دوو کاری سەرەکی تێدا دەکرێت. یەکەم، هەموو ئەو زانستانەی ماویانە بەتەواوەتی لەبارەیان و دیراسی زیاتری بکەیت، لێرەدا کامڵی دەکەیت. دووەم، بەڕاچاوکردنی ئەوەی کە نابێت فێرخواز تەنها کتێبی گشتی بخوێنێت دەربارەی زانستەکان، هەروەها قۆناغی دوای ئامادەییتان لە پێشە کە تێیدا دەبێت تایبەتمەندێتی وەرگرن لە بوارێکی دیاریکراودا. پۆلی سێیەم لە زانستە سەرەکیەکاندا دەرچی تێدا دەخوێندرێت. بۆ نمونە لە پێشتردا عەقیدەی ئەهلی سوننەت و جەماعەتت بەدەلیلەوە هەمووی خوێندووە، بەڵام تۆ هێشتا ناوتوانین دەربارەی هەموو عەقیدە بزانیت چونکە عەقیدەت وەکو زانست نەخوێندووە. لێرەدا هەموو پێکهاتەی زانستی عەقیدە کە بۆ فێرخوازێک پێویستە دەخوێنیت. هەروەها دەربارەی کۆمەڵە گومڕاکانیش دەخوێنیت کە بەشی ناسینی هەموو ئەوانەیە کە پێچەوانەی عەقیدەی ئەهلی سوننەت و جەماعەتن لە بوارێکیان زیاتری عەقیدەدا. یان بۆ نمونە تۆ پێشتر بەشەکانی پاکژی، نوێژ، ڕۆژوو، زەکات و حەجت خوێندووە، بەڵام هێشتا تۆ زانستی شەرعزانیت وەکو زانست نەخوێندووە. بۆیە لێرەدا دەرچەیەک لە ئوسوڵ و قەواعیدی فیقهی دەخوێنیت. خوێندنی ئەم دەرچە و دەروازە زانستیانە هۆکارێکی باشە تا دواتر بتوانیت لە پەیمانگادا تایبەتمەندی خۆت هەڵبژێریت لەو بوارەی کەوا ئەزانیت بەدڵی خۆتە و خولیای فێربوونیت هەیە. ئەمەش یەکێکی ترە لە تایبەتمەندیە ناوازەکانی پرۆگرامی خوێندنی زادی، چونکەوا ئەکات جگە لە خوێندنی وانەکان فێرخواز بە جوانی زانستەکان بناسێت و دوودڵ نەبێت لە هەڵبژاردننی بوارێک یان زیاتر تێیاندا بەدڵی خۆی بۆ ئەوەی تایبەتمەندێتی تێدا وەربگرێت.